میوانی خۆ پیشڕۆی. ئەوە خاڵ یەکەم. خاڵی دووەم مەسەلەی بیری ئاو بوو. بیرەکانی ئاو لایەنی پەیوەندیدار کە بەڕێوەبەرایەتی گشتی ئاوی ژێرزەویە ئەوان بڕیار لەسەر دەدەن. ئەکە ئەوان بڕیارەشی بدەن نە پرۆژەی گوندی ئیسپانی و نە دانیشتوانی گوندی کۆری دەتوانن لەم بڕیارە با بڵێن مخالفەی بکەن. بەڵام بە هەموو پێوەرەکان ئەلحەمدوللا لە ساڵحی ئێمە بوو بە نسبەتی بیرەکانی ئاو. خاڵی سێم سەوزایەکە بوو. بەڕێزان کاتی خۆی کە پرۆژەی گوندی کۆری دەست بە دروستکردنی کرایە جادەی 20 مەتری و جادێکی ئێستا لێ وەستاوین 20 مەتر سەوزایی هەبووە. لەو 20 مەترەی پرۆژە گوندی ئیسپانی ئەم زەویە وەرگرت بوو لە ڕێگای حکوومەتەوە بە قانونیش ئەو وەریگرت بوو، بەڵام حیسابی ئەو 20 مەترەی نەکرا بوو. لە مقابل ئەو 20 مەترەی ئەمە توانیمان 6 مەتر وەربگرینەوە کە ئەو 6 مەترەما وەرگرت لە مقابلی ئەوەی کە لێمان ڕۆیشت هەموو ناوچەی سەوزایی گوندی کۆری کە هەیە ناوچەی سەوزاییمان نەبوو بەڵام نەکرابوو. ئەو ناوچانە لەسەر ئەستۆی گوندی ئیسپانی بۆمان دەکرێت بە سەوزایی بە کوالیتێکی باش و لەو بیستەکەش ئەم 6 مەترە 4 مەتر دەکرێت بە سەوزایی و 2 مەتریش دەکرێت بە تاتان واتە شوێنی ڕاکردن شوێنی وەرزش. سوپاس بۆ خوا بەبێ کێشە یعنی بەبێ هیچ با بڵێن شتێکی خراپ کێشەکەمان چارەسەر کرا و سوپاسی گۆش دەکەین سوپاسێکی بێپایان و بەجددیمان هەیە عفو لە بۆ بەڕێبەرایەتی گشتی وە بەرهێنان کە ڕۆڵێکی سەرچیان هەبوو لە یەکلایکردنەوەی کێشەکانمان. کاکبارزان ئێوە چوونە پەرلەمان لە پەرلەمانسیان بەیەوە و هەروە لە گوندی ئیسپانی چی هاتە سەرخەت و چیان بەیەوە گوت ئەوان. بەڕێزجان لە پەرلەمانی لیزنەی شارەوانی هاتنە سەرخات و سەردانی بەڕێبەرایەتی گشتی و بەرهێنانیان کردو لیزنەی شارەوانی بەهر هەمویان و بە هەموو ئەندامەکانیانەوە بەبێ جیاوازی. بەڕاستی یەک شتێ دەمەوێت ئاماژەی پێ بکەم. ئەو کێسەیما لە بیداتدا تۆزێک بەلا ڕێدرا بردرا مۆزوعی سیاسی هاتە دوێ. ئێمە وەکو دانیشتوانی گوندی کۆری هاوڵاتی ئاسایین هیچ پەیوەندیمان بەوەی وە نییە کە لەلایەشکە خەڵک کێشەکەی بە سیاسی بکات. سەرتان خۆش بێت. بارزان عوسمان وەکو تەبێژی نوێنەرانی گوندی کۆری.